بەڕێزان لە هەر کوێیەک بن ئەم کاتتان باش هەواڵن هێژادان باش ئەوڕۆکە لەسەر سێ بابەت قسە دەکەین کە لە دوور و نزیک بەڕای من پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە یان ئەتوانین پەیوەندیان بەیەکەوە دروست بکەین و ئەو ڤیدیۆیە بۆ ئەوانەی کە ڕقیان لێیە و ئەوانەی خۆشیان دەوێ پێم وایە زۆر بەسوود دەبێ ئەگەر مرۆڤ لە ڕوانگەیەکی ناهەستیارانەوە تەماشای بکە زۆر گرنگە. هەواڵن هێژە ئەس بە کورمانجیژی بێژم ئیرۆکە ئەم لەسەر سێ مژاران داخن و هەر سێ مژارژی ئەم دکارن لینکێکی وان بە هەفتووە گرێ بدەن. ئەوژی مژارە شەهید بوونە ساڵح موسلیم و ساڵح موسلیم چ دخواست چ بوو چ دگۆ و تەعین بوونە سیپان هەمۆ وەک ئالیگرێ وەزیرێ بەرگری بەڕەوانی یا سووریایە و دەمێ پێش دوێ کورد وێ فرسەتێ چۆوە بنرخێنن چۆوە سوودژێ وەربگرن و دە هەمان دەمێدا بە مەخابنیڤە ڕۆژەڤەکی دنێ و لە ڕۆژئاوادا لە هۆلێدایە ئەوژی تێرۆرکردنا عەلادین ئەمینە کو نەها دە وەزارەتە دەرڤە یا سوێدێدا پڕ ئاکتیفە و دە هەمان دەمێدا وەزارەتە دەرڤە یا سوێدێ 24 ساعتان لەسەر خەتەیە و هێزن سووریای دیموکراتیکژی حتا ئەس دەکارم بێژن تهدید کریە هەگەر کو چارەسەریەکی ژڤێ پرسێدا نەبینێ و تاوانباران نەخێ دادگایە حتا دەرنەخێ سەر تەلەڤیزیۆنێ احتیمالە ئەو دۆسیە بشینە دادگایە مافێ مرۆڤان یا ئەوڕۆپایدا ئەوژی جێیا مەخابنیەیە کو دەمەکیدا کو ساڵح موسلیم شەهید دەبێ و بە ئاوایەکی پڕ ئینسانی شەهید بوو ناخۆ هەڵدەبژێرێ کو چارەسەریاویژی هەیە و دەمەکیدا کو سیپان هەمۆ دەبە ئالیگرێ وەزیرێ بەرگریە حکوومەتە سووریایە دەمەکی وسادا ئیدی تشتێکی وسا دەردەکەوی پێشیامە لەوانەیە هەندێک کەس ئیتر ئەمە وەک ئەوە وەکو فرسەتێک لێک بدەنەوە کە ئێمە دەمانەوێ ئیتر فرسەتێک ببینین لە هەر فرسەتێکدا ئیتر ڕاخنەیەک بکەین نەخێر ئەسڵ و ئەساسی ئەو بابەتە نییە ئەو بابەتە زیاتر پەیوەندی بە لۆژیکەوەیە پەیوەندی بە عەقڵەوە هەیە و ئەو بابەتە لە ڕوانگەیەکی زۆر دڵسۆزانەوە دەوروژێنم کە نامان هەوێ ئەوەی لە کوردستانی عراقدا بینیمان لە ناو کوردی عراقدا بینیمان نامان هەوێ لە ناو کوردی سووریادا بیبینین تکاتان لێ دەکەم لە ئێستاوە هەوڵ بدەن بەرنامەکە شێر بکەن لایک بکەن پرسیار بنووسن بەڵام پرسیارەکانتان لە چوارچێوەی بابەتەکەدا بێ ڕوون بێ لە بابەتی ئیدۆلۆژی دوورکەونەوە لە چوارچێوەی بابەتی ئینسانی و لە چوارچێوەی بابەتی بەرژەوەندی میلەتەکەمان ئینسانیەت ئیتر پرسیارەکانتان ئاراستە بکەن زۆر سوپاستانەکەم هاوڕێیانی بەڕێز بەڵێ ئەو هاوڕێیانەی لەسەر ئیکس تەماشامان دەکەن هەواڵین کو لەسەر ئیکسێ لەمە دنەرن لە کەرەماخۆ وەرن سەر کەناڵی یوتیوبێ ئەزنەها لینک داتینم وێ لینکێ کلیک بکەن هوونێ وەرن سەر کەناڵە یوتیوب یا هیوە خۆشناو و لەوێ دەرێدا هون دکارن وێ مژارێ ببینن بشۆپینن و پرسیاری خۆ بکەن ڕەخنەیە خۆ بکەن ئەس گەلێک سوپاس دەکەم هەگەر و ڕەخنەیەکی وە هەبە دەوی دەربارێدا بەڵێ ئەم لەسەر یوتیوبێ بەردەوام دەکەن هەروەکو دەمەوێت لە سەرەتادا دەستپێکێدا لەسەر شەهید بوونە ساڵح موسلیم بەعاخفم و هەنێکی بیرانینە منژی پێڕاهەنا ساڵح موسلیم بە نەخۆشی ئیدی وەفات کرد بە کورتی دەبێژم ژبێک و هون دەزانن گورچیلێوی ڕاوەستیا بوون دەکاری بوون گورچیلێکی ژێرا پەیدا بکەن لێ قبول نەکرد ژبێک و نەدەخواست کەسێکی دنێ عەزیەت بدە بە قاسی و ئەس دەزانم جیرانێکی منژی نەخۆشیێکی وسە توش بوو
گورچیلەک دانێ خانماوی گورچیلی خۆدایە لێ دیسانجی تەنێکاری بوو 10 ساڵان زێدەتر بژی پشتیوێ دیسا وەفات کرد لێ دیسانجی ساڵح موسلیم بەڕاستیژی نرخەکی مەزن بوو ji بۆی کوردان فیگورێکی سیاسی تایبەت بوو ji بۆی کوردان گەرەک مرۆ vêyekê bibîne min ساڵح موسلیم دەدەمێکیدا دیت دیرۆکاوی نایە بیرا من لێ ئەس باوەڕم پشتی وێ بوو و چوو هەولێرێ فەرشێکی سۆر ژێرا ڕاخستە بوون و لەسەر فەرشا سۆر نەمەشیە نەڕۆیشت فەرشێ لادا پشتی وێ ئیدی وڵات پارێزێکی تەلەفۆنێ من کرد گوت گەرەک تۆ ببی میوانێ من میوانێن دنێژی هەنا منژی نەپرسی ئەو میوانکینە و گۆ کۆمپیوتەرێ منژی خراببوویە لە کەرەماخۆ وەرە من چەند جاران بەرێ کۆمپیوتەرێکی ئەو کردبوو ئەنیستاڵیشن کردبوو ئەس چوم ماڵێ من دی ساڵح موسلیم و دوو گەنجی پێراهەنا لەوێ دەرێ ڕۆنیشتنەیدی من کۆمپیوتەر ژنوڤە فۆرمات کرد بەرنامە خستن سەر و پشتی وێ ما خواردن خوارد پشتی وێ بە ساڵح موسلیم ڕامە سوحبەتێکی خۆش کرد و ساڵح من ژێ پرسیار کرد چما تو لەسەر فەرشا سۆر لە هەولێرێ نەمەشیت تەژێلادا گوت ji بۆی ku ئەو ڕژێ ماوە کووە ئاواکریە نەبەد لێمنە و ئەس دەخوازم کوردستانێکی جوداتر هەبێ کوردستانێکی مەدەنی هەبێ سڤیل هەبێ ئەو پڕ باندۆر لەسەر من کرد و منژی دەوی واریدا هەنێک دیتنێ خۆ ئانین سەر زمان کە ئەم وێ دەرباز بکەن ئەمێ پشترا دیسا وەرن سەر مەسەلەیە ساڵح موسلیم چ دەخواست نەها چۆوە ئەم دکارن لە نرخێنوی خودی دەرکەون ئەم وەرن سەر مەسەلەیە سیپان هەموو وەک شۆڕژگێڕێکی کوبەرێ لە چیێمایە ئەس ناست دکەم ئیرۆکە چوو مەقامەکی بلند لە دەولەتێدا جێگرێ وەزیرێ بەڕەڤانیە پڕپڕ گرنگە ji بۆی کوردان پڕپڕ گرنگە جارە دووەمینە یعنی لە بەڕەڤانیا دەولەتێکیدا کەسێکی دنێ ئاوا دەبێت پشتی بابەکر زێباری لە گۆڕمن نەکاری بوو زێدە سوود ژوەیەکێ ببینێ ji بۆی و دەما بابەکر زێباری تەنێ بابەکر زێباری لەوێ نەبوو جەناڵ تاڵەبانی لەوێ بوو هۆشیار زێباری لەوەر بوو و گەلێک بەرپرسێندنێ دیگەلێک پۆستێندنێ دەستێک کورداندا بوون شیعیا بێ ئەزمون بوون لە مەسەریا دەولەتێدا سونی غایب بوون یعنی چوبوونە دەرڤەیە سیاسەتێ ڕکەبەر بوون زێدەتر لە عراقێدا دەریەکی مەزن ji بۆی کوردان ڤە ببوو کورد دکاری بوون بەڕاستیژی عراقێ بەدەستی خۆ ئاوا بکەن لێ کورد بەخۆش عراقی ڕەڤیان هێویدارم ئەv پۆستە سیپان هەموو و احتیمالە هەنێک پۆستێندنێژی پێرا وەرن فەرسەتێکی بدێ کوردان کورد vêyekê باش بنرخێنن و ji بۆی کوردان تشتێ هەری گرنگ ئەوە چۆوە کورد دکارن تێکلیên خۆ پەیوەندیên خۆ بە civakê Sûriyayê بە تایبەتیژێ عەلەوی دروزی سونیەن سیکولار ئەنجام بدەن و بکارن بە هەڤرا دەناڤە سووریایەدا زەختێکی بکەن ji بۆی و سووریایەکی مۆدێرن سووریایەکی دیموکراتیک سووریایەکی یاسایی ئاوا ببە هەر چقاسی ئەو دروشم لە دنیای ئیرۆدا دروشمێن غەریبن ئەز دزانم یعنی لە بنڤ دروشمانە ماین و ئەڵغام هەنە ئەزوانە هەمیان دەزانم لێ دیسانژی مرۆڤ دەکارێت تشتێکی وسا بکە وەکیدن هەگەر کو خۆسەری هەرچە قاسی خۆسەری لە تیۆریدا نینە یعنی لێ کە ئەم بێژن کورد لە سووریایەدا تەنێ خۆ دەناوە جززیرێدا ئاسێ بکەن ji بۆی کوبانژی ژێڤەقەتیایە ئافرینژی ژێڤەقەتیایە تشتێک نینە بە ناوێ خۆسەری ئانجی ئیدارەیەک زاتی ئانجی ئیدارەیەک عسکەری لە ناوە کوبانێ و ئافرینێدا لە کوبانێ و لە ئافرینێدا شخۆ لە کوبانێ ئیدی هێزێکی ئاسایشی سیچل کەسی هەیە تەنێ ئەو مایە هێزی هەسە دێ ڤەکشیان لە ئەفرینێدا تشتێکنێ لە ئەفرینە تەنێ سۆز هاتیەداین و پەنابەر ڤەگەڕێن پەنابەر ینی پەنابەر ژینی خەڵکی وێ دەرێ ڤەگەڕێن ئەم بێژن لە سەرێکانی تشتێکی وسەنەها نینە لێک
کام بزانن دەبە نابە چۆ دەبە لێ گەرە کورد خۆلەجی لە جززیری ئاسێ نەکەن گەرە کورد جەسارەت تێوان هەبێ کادر ساز بکەن و بچن ناوە سووریایی ئەو پۆستێ مینە پۆستێن و تێنداین یا ji بۆی سیپان هەموو ئەو پۆژی دکارە ئاریکار بن و بکارن لینکێکی وان هەبە بە ساحیلڕە بە بەحرە سپیرە و بە هەرێما دروزیانڕا و بە سونیەن سیکولار و بێ ئالیدا ئەو پرپر گرنگە هەوڵە نێژە ئەس دەخوازم وەرم سەر مەسەرەیە عەلادین ئەمین وەک مەگوت ناڤڕۆکە vê مەسەلێ ئێدی عەلادین ئەمینە ئەس دەخوازم لەسەر vêyekê باخفم و لەسەر مەسەلەیە تیرۆرکردنا عەلادین ئەمین ئاگاهیە منی نو هەنا زانیاری نوێم لەبەر دەستدانە با کەس نەبێژە زانیاریێتە ئاگاهیەتە نینە ئینفۆرماسیۆنێتە نینە من بەریە عەمبەری زەمان گوت پێواژوویەکی دیالۆکێ دەناوبەرە ئیمرالی و دەوڵەتە تورکیادا دەست پێ دەکە 2 هەفتە بەریە عەمبەرین زەمان من گوت کەسی جددی نەگرت و هەر کەس حەنەکێ خۆ پێکرد هەر کەس کەنێ خۆ پێکرد لێ داویێدا دەرکەت و پشتی و عەمبەرین زەمانژی نویسان چخوا ئەو مەسەلە ئێدی دەوارێ پراکتیک داژی مەدید ئیرۆژی هەنێک ئاگاهیە من هەنە لەسەر تێرۆرکردنا گەنجێ کورد عەلادین ئەمین لەسەر vêyekê من ڕێکلامژی کرد لەسەر فێسبوک لە تەلەگرام لە ئینستاگرام و گەلێک کاردانەوە هاتن نیشاندان و گەلێک کەسان لە ڕێکا پریڤات من تهدیدژی کرد و تشتێکی وسا گەرەک نەبێژم نابە چوا دەبە هێژی جەنازەیە ساڵح موسلیم لە عەردەیە لێ ئەو یەک یعنی بەرەواژی خواستەکە ساڵح موسلیمەشی هون پێ ناحەسێن هون پێ نزانن هەنێک کەس دەبێژن ئەو نە تیرۆرە ئەف دووسێ سەرسەری و شەلاتی لە زیندانە لێ خستنە و کوشتنە ئەشکەنجەکردنە نەخێر نەوسای هەواڵێک و ئاگاهیدان من مەقامەتاوان پۆستێوان گەلێک بلندە و نەها لە ڕۆژ ئاڤانە ئەف دەناو vê مەسەلەیەدانە ئەو یەک وسە نابێژن لێبەریاک و بەحس بکەم کە ئەو چ دەبێژن ئەزێ ڤیدیۆیەکی نیشانیوە بدەم کە ئەو تێرۆرە ئاننا بەری وێ کە بە هەڤرا لەوێ ڤیدیۆێ بنەڕن كوني عزا وآجر بردن كون وجوانا شورشجر في شكا أف ما لاقو دري واعي الشاي وشوطية ببينن كردنا وتشيدبه ببينن حتى أنا أم شدرو ما فرصة داي واجبه حقيقتي دخل بوهن زانبن إيجو دوت النا بلكي تشتك على كريه تحقيق واي شفاف أبه درن هجومي وتشوطين كوني عزا وآجر بردن كون وجوانا شورشجر في شكا بەڵێ بینیتان یعنی ئەمە 6 مانگ پێش ئێستایە 6 مانگ پێش ئێستا ئەو بنەماڵەیە ئیتر ئەو ڤیدیۆیان ساز کرد کە ئیتر عەلادین ئەمین کاتێک لە سوێد دەگەڕێتەوە و دیارە پێشتریش گەڕاوەتەوە و ماوەیەکی درێژ لە هەولێری شمایە پێ دەچێ بنەماڵەیەکی سەر بە ئەنەکەسە بن و پێ ئەچێ پێدەیان خۆش نەوێ زۆر ئاساییە هەموو کەس لە سووریا و لە ڕۆژئاوا پێدەی خۆش ناوێ زۆر ئاساییە چۆن ئێوە ئەنەکەسەتان خۆش ناوێ پارتیتان خۆش ناوێ یەکێتیان خۆش ناوێ ئەوانیش بەو شێوەیە ئیتر ئەو کەسە کە گەڕاوەتەوە بەنیازی زەواج بووە لە بۆ زەواج گەڕاوەتەوە و لە بۆ زەواجیش ئەتۆ پێویستە شوێنی نیشتە جێبوونت هەبێ و لە هەمان کاتدا پێویستە تۆ سەردانی شام بکەی پێویست بە کاغەز و ئەدمینیستراسیۆن و شتی وا هەیە هەر لە بۆ هەندێ لە ماڵی باوکی دایتر کە ماڵەکەیان خراپ بووە کۆن بووە جێگانە بووە لەبەر دەرگای دایتر چادرێکی هەڵداوە وەکو ماڵ بەکاری هێناوە بۆ ئاهەنگی بوو گواستنەوە ئیتر لە پڕەوە
دەچنە سەریان و لە ناو ئەوانەدا چەند شەڕوانی ژنیش هەنا دەستنە سەریان چادرەکەیان دەسووتێنن ئاگری تێبەردەدەن تەقە لە ماڵەکەیان دەکەن و عەلا ئەدین ئەمین لەگەڵ خۆیان دەبن ئیتر ئەمە ئێستاکە دەردەکەوێتن یعنی 6 مانگ پێش کوشتنەکەیدا ئەمە ڕوویداوە 6 مانگ هێشتراوەتەوە لە زیندان و ڕنگ بێ کە شەڕ بەسەری داهاتیە ئیتر مەسەلەکەیان زیاتر کۆن کردووە جێگای ئەشکەنجەی بەسەرەوە دیارە و ئەو راپۆرتانە چێ نووسیوەتی تۆڕی سووری بۆ مافەکانی مرۆڤ تۆڕی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕێکخراوێکە کە ئەوەندەی لایەنگری پێدە و خۆسەری دیموکراتیک و هێزەکانی سووریای دیموکراتیە نیو ئەوەندە لایەنگری هیچ کەسی دیکە نییە و دژمنایەتێکی تەواوی دەکرێت لەلایەن تورکیا قەتەر ئیخوان مسلمین و حکوومەتی دیمەشق ئێستا کە هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی دیمەشق برانە هیچ کێشەیەکیان نییە بەڵام ڕێکخرای تۆڕی ڕێکخراوی مافی مرۆڤی سووری هەر هەمویان لەلایەن ئەحمەد شەرعەوە بە تیرۆریست لە قەڵەمدراون ئەوان باس لەوە دەکەن ئەڵێن لە ڕێکەوتی 20 تشرینی یەکەمی 2025 لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتیک و دوای هەڵکوتانە سەرماڵی باوکی لە شاری قامیشلی دەستگیر کراوە عەلا هەڵگری ڕەگەزنامەی سوێدی بۆ ماوەیەکی کەم پێش دەستگیرکردنی لە ئەیلولی 2025 بە مەبەستی هاوسەرگیری و نیشتەجێبوون گەڕابەوە بۆ زێدی خۆی لە قامیشلۆ هەتا ساتەوەختی گیان لە دەستدانی هیچ تۆمەتێکی یاسایی فەرمی ئاراستە نەکراوە خاڵە پەیوەندیدارەکان بە دۆخی یاسایی بەو شێوەیە نەبوونی فەرمانی دەستگیرکردن یعنی ئەو هێزەی کە چوونە تەقیان کردووە کۆنەکەیان کە ئەو ژنە باز دەکات کۆنەکەیان سووتاندووە ینی چادرەکەیان سووتاندووە ماڵەکەیان سووتاندووە هیچ کاغەزێکی فەرمی دادوەریان پێ نەبووە ئەمە خۆی لە خۆیدا تیرۆرە ئەوانەی بە ناوی نیشتیمان پەروەری بە ناوی لایەنگری پەکەکە بە ناوی لایەنگری هێزەکانی سووریای دیموکراتیک دەروێشەکانی ئەوروپا دەروێشەکانی باشوور بن پەکەکەیەکان ئەمانە ئەو جۆرە تۆمەتانە دروستەکەن کە ئەمە تێرۆر نییە و بابە 6 مانگ پێش ئێستا تیرۆرەکە دەستی پێ کردووە 6 مانگ پێش ئێستا ئەتۆچووی چادرت سووتاندووە ئەتۆچووی کاغەزت پێ نەبووە کاغەزی پۆلیس پێ نەبووە کاغەزی دادوەریت پێ نەبووە چوویە سەرماڵی و بردووتە تیرۆرەکە لەو کاتی دەستی پێ کردووە نەک لە زینداناوکە یعنی ئینسان هەتاوەکو ئەو پێوانەیەش بێ ئەخلاق نەبێت باشە داوای لێبوردنەکەم کە وشەی بێ ئەخلاق بەکاردێنە یعنی لە بۆچە ئەڵێن بێ ئەخلاق ئینسان هەمومان کارە ساتێک کە بەسەر سەردەش عوسمان هات ڕەخنەمان کرد من لەسەر ئەوە چەندین ساڵ نەگەڕامەوە کوردستان ئێستا کەش کە بچمەوە کوردستان دڵم ئەو هادە لەرزێ لەسەر مەسەلەی کاوە گەرمیانی بەزم نەما بە یەکێتی نیشتیمانی کوردستان و تەریقەتی جەلالی نەکەین ئێوەش وابزانم کردتان بەڵام ئێستا کە کارە ساتێکە هەمان کارە ساتە بۆ قسە ناکەی کە کەسێک قسە دەکا بۆ تاوانباری دەکەی وەڵامە تیرۆر نییە وەڵاتۆ ڕقت هەیە کاکە ڕق نییە ئەمە خۆی لە خۆیدا تیرۆرە کاتێک کاغەزی دادوەریت پێ نەبێ بچێ سەر ماڵێک چادرەکەی بسووتێنی تەقەی لێ بکەی کەسەکە ببەی تیرۆرەکەت ئەو کات دەستی پێ کردووە وە لە زیندانیشدا ئیتر لەیانداوە کوشتویانە و ئەمە جاری یەکەم نییە من دوێنێ بە تێر و تەسەڵی لەگەڵ هاوڕێکانم لە خۆسەری دیموکراتیک لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیک کە چەندین هاوڕێم هەیە و ئەو هاوڕێیانە پێشتر لە بەردەستی من گەورە بوونە لە بەردەستی من گەورە بوونەمانە و ئەمن باش دەناسن زانیاری تەواویان بە من داوە کە ئەو بابەتە بەو شێوەیە بووە و ئیتر لێم پرسیارکردن ئەو کەسە تۆمەتبارە سیخڕا گوتیان نەخێر سیخڕ نییە تۆمەتبارە گوتیان تۆمەتەکەی ئەوە نییە کە بەبێ کاغەزی پۆلیس بگیرێ هەر ئەوە نییە کە بگیرێ کەواتە تەواوی تۆمەتەکەی ئەوە بووە ئەنە کەسە بووە هیچی دیکە نەبووە گوتم
ئەتوانن یەک بەڵگەی بچووک ئەگەر هەبێ لەسەر سیخوڕبوونی ئەو کوڕە دەربخەن گوتیان نەخێر هیچ بەڵگەیەکمان هەتاوەکو ئێستا لەبەر دەستدانیە چێنە ئەمانەیان دەستگیر کردووە ئەمانە گرروپێکن کە پێشتر پێیان دەگوترا جوانی شۆڕژگەر ئێستاکە لە ناو جوانی شۆڕژگەر گرروپێک دروست بووە کە بەشی هەواڵگیری هێزەکانی سووریای دیموکراتیک پێگدن و ئیتر ئەمانە بەشێکی گەنجن بە خراپی پەروەردەکراون گەنجانی حەماسین و ئەمانە وەکو وتم بەشی هەواڵگیری سەربازی بەشی هەواڵگیری سیڤیلیشمان هەیە کە بەشی هەواڵگیری سیڤیل بە تەواوەتی دژی ئەو بابەتەیە و ئێستا گوشار لەسەر مەزلوم عەبدی دەکەن کە دەبێ ئەو کەسانە بدرێنە دادگا تەنانەت بهێنرێنە سەر تەلەڤیزیۆنیش لێم پرسین ئەمە جاری یەکەم ئەو شتە ڕووەدا گوتیان نەخێرە ئەمە بەلای کەم جاری چوارەمە چوارەمین کەسە کە لە دەستی ئێمەدا لە ژێر ئەشکەنجەدا دەکوژرێ ئێ باشە بۆ ئەو کاتە هەڵوێستان وەرنەگرت وەڵا ئەو کاتە نەمانتوانی نەمانوێرە هەڵوێست وەربگرین گوشارمان لەسرە بەڵام ئەم جارە لەبەر ئەوەی وەزارەتی دەروەی سوێد تهدیدی کردووە هەڕەشەی کردووە تەلەفۆنی کردووە و هەڕەشەی کردووە کە ئەو دۆسیای دەداتە دادگای مافی مرۆڤی ئەوروپا ئێتر بەڕێز مەزلوم عەبدی ناچار بووە ئەو هەڵوێستە وەربگرێت ئێستاکە ڕوون دەبێتەوە بابەتەکە چۆنە بە دڵنیاییەوە ئەڵێم ئەو زانیاریانەی ئەدەم چۆن ئەو زانیاریانەی 2 ساڵ بەر لە ئێستا کە لە کاتی دەستپێکردنی قۆناغی دیالۆگی نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیا و قەندیل باسم کرد یەکێکی درۆ دەرنەکەت ئەگەر ئێستاکە درۆ دەرکەت من واز لە لایف دێنم گەڕەنتیتان پێدەدەم گەڕەنتیتان پێدەدەم واز لە لایف دێنم ئیتر کەواتە ئەوەی بەڕێز مەزلوم عەبدی دەیکا کارێکی زۆر زۆر باشە بەڵام گلەی یەکەم لە هەڤاڵ شاهین ئەوەیە کە من لەگەڵی ماوە بەیەکەوە لە یەک ئەشکەوتدا بریندار بووینە لە یەک ئەشکەوتدا تیمار کراوین خزمەتی یەکترمان کردووە گلەی حەقی ئەوەم هەیە ئەو گلەیەت لێ بکەم ئەگەر ئەو 3-4 کەسەی پێشتر کە لە ژێر ئەشکەنجە کوژرابوون تیرۆر کرابوون ئەگەر هەڵوێستت وەرگرت بە ئەمە دووبارە نەدەبووە دەبووە ئەو کاتە هەڵوێستان وەرگرت بە کاکە لە ڤیددیۆکانی پێشوودا باسم کردووە باسم لە سیستەمی کادر کردووە سیستەمی کادرۆ سیستەمی قادرۆ کە ئەو سیستەمە سیستەمێکی فاشیلە سیستەمێکی سەقەتە پاشان لە ڕووی ئەکادیمیەوە تۆزێکیکە لەگەڵم دابن سەبر بکەن هەمووی تەماشا بکەن ئێتر تەماشا بکەن ئەو سیستەمەتان لەکوێ کۆپی کردووە ئەمەشتان لە بۆ ڕوون دەکەمەوە بەڵام با ئەوە وەکو هاوکاری وەربگرن نەوەکو ڕق نەوەکو کین نەوەکو زەرەر لێدان و ئەمە لەگەڵ دڵسۆزیەکانی ساڵح موسلیم لەگەڵ وەسیەتەکانی ساڵح موسلیم لەگەڵ داخوازیەکانی ساڵح موسلیم زەڕە قەدەر یەک ناگرێتەوە زۆر زۆر عیبە بەڵام یەک شتان پێ دەڵێم ئەمە کولتووری بەرخودانە کولتووری بەرخودان ئەگەر سنووری بۆ دانەهێنرێ بەرخودان کە بۆ کولتور دەبێتە فاشیست دەبێتە تیرۆر ئەوانەی ئێستا لەسەر سۆسیال میدیا قسەی قۆڕ دەکەن و ئەمانەی هەر یەکە و کۆمەڵێک بۆشایی کۆمەڵایەتی و ئەخلاقیان هەیە خۆیان بە بەرخودان و شۆڕژگێری و لێخە هەڤاڵ لێخە و تێگەی شەڕوانەوە هەڵواسیوە بەقەدر ڕۆژێکی منیش بەرخودانیان نەکردووە بەڵام من وە کەسێک کە لەنا ئەو بەرخودانەدا جێگام گرتووە بەلای کەم 3-4 بریندار بوومە ڕخنەی خۆم ئەدەم لەوەی کە کولتووری بەرخودان ئەکرێ بەرەو فاشیزم بڕوە و ئەکرێ بەرەو تیرۆریزم بڕوە ئەمە بەتەنیا لەناو ئێمەدا نییە لەناو بەعزدا هەبووە لەناو حیزب اللهدا هەیە لەناو ئێراندا هەیە لەناو پارتیدا هەیە لەناو یەکێتیدا هەیە لەناو هەموو گروپە چەکداریە شۆڕژ گێڕەکاندا هەیە حتا چیکۆوارەشتی وای کردووە لە بۆ هەندێ ئەوەی کە بەڕێز مەزلوم عەبدی دەیکا کردی ئێستاکە هیوادارم بیگەینتە ئەنجام ئەمە کارێکی زۆر زۆر باشە بەڵام نابێ وەهاش لەسەری تێپەڕ ببێ چونکە بەڕێز مەزلوم عەبدی پێشتر کە ئەو 3-4 کەسەی دیکە کە بەو شێوەیە
تێرۆر کران شەهید کران لەژێر ئەشکەنجە کوژران ئەگەر لەسەر ئەمانە هەڵوێستێکت وەرگرتبە ئێستا ئەمە دووبارە نەدەبووە کاکە وەکووتم ئەوە زانیاری ئەو هەواڵانەیە کە بە من دەدەن کە پێشتر وەکووتم بەشێکیان لە ژێر دەستی من پەروەردەیان بینیوە لە ژێر دەستی من چەچیان هەڵگرتووە لەگەڵ من مانە تێگەی ئەمانە ئەڵێن هەتا وەکو ئێستا زەڕە قەدەر ئێمە هیچ بەڵگەیەکمان نییە کە ئەو کوڕە جاسوس بوو بێ ئەو کوڕە ئێمەی خۆش نەویستووە بنەماڵەکەی لەگەڵ ئێمەدا نەبوونە لەگەڵ پێدەدا نەبوونە لەگەڵ کولتووری بەرخۆداندا نەبوونە بەڵام هیچ شتێکی توندیان نەکردو ئەمە زۆر زۆر گرنگە و ئەمە وەکووتم درەنگ وەختیەکەشی زۆر زۆر خراپە بەسەریاندا شکاوەتەوە چونکە شەڕی بەسەردا هاتووە ئەو شەڕی دوایی بەسەردا هاتووە و بابەتەکەیان زیاتر دواخستووە بەڵام ناوەڕۆکی مەسەلەکە زۆر کۆنترە وەکووتم ئەوە جاری یەکەمین نییە ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە باسی لێوە بکەین هەواڵانی هێژە و ئیتر ئەو بابەتە بەو شێوەیە ئەگەر تەماشا بکەین بەڕای من زۆر زۆر باشتر دەبێ و ئەمە خۆی لە خۆیدا دژی داخوازیەکانی ساڵح مسلیمە دیسە دووبارەی دەکەمەوە پێویست ناکە چی دیکە دووبارەی بکەمەوە بەڵام وەکووتم یەک شت هەیە دەبێ ئێمە بە وردی لی تەماشا بکەین ئەویش کولتووری شاخ و بەکارهێنانی هێزی ڕقا لە جیاتی هێزی نەرم لە هەر شوێنێکدا کە کولتووری شاخ هەبوو کولتووری بەرخۆداندا هەبوو لەوێ هێزی ڕق بەکاردێ ئەو هێزە ڕقا من بەخۆشم ئەنجام داوە جارێکیان بەخۆشم جارێکیان کوڕێکیان هێنا لام خەڵکی باشووریش بوو زۆر بە دوای دەگەڕین بیدۆزمەوە و دەستی ماچکەم داوای لێبوردنی لێ بکەم پێیان گوتم ئەم کوڕە جاسووسە و لە کۆمەڵکوژیەکەی هەولێر لە 1990 جێگای گرتووە ئێستا کە هاتوتە ناو ئێمە گرتومانە جاسووسە و ئیعتراف ناکە منیش لەگەڵ هەواڵێکی دیکە برمانە شوێنێک کە خانووی دێهاتێک بوو دێهاتەکە چۆڵ کرابووی تر برما ژوورێ ئیتر زۆرم قسە لە کرد زۆرم بەخۆشی پێوت ئیعتراف بکە گوتی من ئەوە نیم کە ئەتۆ ئەڵێ ئیتر ئەو کوڕی لە لای من بوو کوڕێکی زرت و زەڵام بوو بە زەخت بوو ئیتر سێ چوار شەقی لێدا و بۆنگسێکی لە زگیدا ئیتر تەماشام کرد زگەکەی تۆزێک بریندار بوو ئیتر ئەو کاتە ڕام کرد و پەنجەی خۆم گەستەوە ئیتر دوایی چوومە لای هەواڵان بەخۆم داوای لێبوردنم کرد و گوتیان قەی ناکە بەڵام جارێککەن شتیوانەکە گوتم نەخێر ئەمە بەس نییە من داوا دەکەم لە ئەرکەکە دوورم خەنەوە و داوا دەکەم هاوڕێنی دیکە بزانن ئیتر شتێکیان ساز کرد بە ناوی دادگا کە پێیان دەگوت پلاتفۆرم لەوێدا ئیتر من چوومە پێش هاوڕێیان سەعات و نیوێک لەسەر قاچم ڕاوەستامیتر ئەو هاوڕێیانە بەتوندی ڕەخنیان کردم و لە ئەرکەکەم لە کارەکەم دوور خرامەوە و ئیتر ئەتوانم بڵێم سێ چوار ڕۆژ خواردنم بۆ نەئەخورا دوای ئەوە لەو شوێنە دووریان خستمەوە لە ئێستاشەوە بە دوای ئەو کوڕە دەگەڕێم بۆ ئەوەی داوای لێبوردنی لێ بکەم یعنی ئەمە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە لە هەموو کولتورێکدا هەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە کاتێک ئەتۆ ئەبی بە دەوڵەت ئەبی بە دەسەڵات ئەشێ ئەم کارانە دووبارە بکەیەوە لە کاتێکدا کە ئەتۆ پەیوەندیت لەگەڵ هەموو جیهان هەیە لە کاتێکدا ئەتۆ سەرقافلەی دژی تێرۆری شەڕی تێرۆرت کردووە هەموو خەڵک هەموو جیهان ئەتۆی لە بۆ هەندێک خۆش دەوێت لەبەر هیچی دیکە نا و ئەتۆ بۆ لەو کاتەدا ئەچی هەمان ئەو کولتورەی شاخ کولتوری بەرخۆدان دووبارە دەکەیەوە لێرەدا پرسیارە سەرچیەکە ئەوەیە ئیتر لێرەدا دەبێ هەندێک لێکۆڕینەوە لە چەمک و تێگەی پارت بکەین حیزب بکەین یعنی لە ڕوانگەیەکی پیرۆزکراو
زۆر گرنگە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پەیوەندێکی ڕاستەوخۆی بە پێکهاتەی کۆمەڵایەتی سیاسی ناوچەکەەوە هەیە و ئەمە وەکوتم پەیوەندی بە تەنیا بە پەکەکە و بە بزوتنەوەی باکوور و ڕۆژ ئاوایەوە نییە ئەوەمان لە پەکەکە زیاتر لە پارتی دیموکراتی کوردستاندا بینیەوە ئینجا لە یەکێتی نیشتیمانی کوردستانمان بینیوە و لە حیزبی شوێی عراقیدا چونکە حیزبێکی چەکدار بووە ماوەیەکی درێژ هەزاران بابەتی وە ئەنجام دراوە و ئەم دۆخە تەنیا بۆ پارتیە ئاینیەکانیش نییە بەڵکو بۆ پارتیە سیکولار و نەتەوەیەکانیش زۆر کارایە با بپرسین بۆچی حیزب بە پیرۆز دادنرێ دڵسۆزی بۆ پارتێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەنها هاوڕاییەکی سیاسی نییە بەڵکو مەسەلەیەکی ناسنامە ئینتیما و بوونە هۆکارە سەرەکیەکانیش ئەمانن یەک شەرعیەتی ئاینی پارتە ئیسلامیەکان وەک حیزب الله ئیخوان موسلیمین و هەتا دوایی بە ناساندنی خۆیان وەک حیزب الله یان نوێنەری حقیقەت نوێنەری خوا سیاست دەکەنە بەشێک لە پەرستن و سەرکردایەتی کاریزماتیک ساز دەکەن سەرکردە زۆر جار وەک ڕزگارکەر مەهدی ڕێبەری مەزن باوک سالار وەک باوک براگەورە دەبیندرێت پیرۆزی سەرکردە بۆ ناو پارتەکە دەگوازرێتەوە و ئاینە سیکولاریەکان ئایدۆلۆژیایەکی وەک بەعسیزم بە پیرۆزکردنی دەوڵەت و حیزب ڕێوڕسمە ئاینیەکان گواستنەوە و بۆ ناوکایی سیاسی مارشەکان هێماکان ئاڵاکانی پارتەکە وەک ئامانەتە پیرۆزەکان مامەڵەیان لەگەڵدا دەکرێت هاوڕێنی بەڕێز لەو شوێنانەی ڕژێمە سەرکوتکەرەکان یان ململانەی مەزهەبیەکان هەبن پارت دەبێتە تاقەقەڵا کە ئاسایشی تاک گوایە دەپارێزێت ئەم پێویستیە بە پەناگا دڵسۆز بۆ پارتەکە دەگەینێتە ئاستی وەفایەکی ئاینی یعنی بەو شێوەیە ئیتر حیزبی سیکولار دەبێتە حیزبێکی ئاینی ڕکەبەرە سیاسیەکان وەک دوژمن یان خائین ناوزەت دەکرێن وەکو من و زۆر شانازی دەکەم کە ئێستا لە لای دەروێشەکانەوە بە خائین و یانیش بە دوژمن سیر دەکرێن زۆرم پێخۆشە بەڕاستی لە هەر کاتێکدا زیاتر کەیف خۆش دەبم کە دەروێشێک پێم دەڵێ خائینی ڕقت هەیە چاواشەدەکەی تیرۆر نییە لە دەستیان دەرچووە ئیتر ویانیش کافرم دەکەن ئیسلامیەکان زۆرم پێخۆشە یان وەکو منافق سەیرم دەکەن ئەوەش زۆر پێخۆشە و هیچ کێشەیەک نییە یان وەکو شەیتان سەیرمان بکەن چونکە ئەمە عقلیەتی حیزبی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بەرامبەر هەر کەسێک کە چەپڵە لە بۆ حیزب لێنەدا من هەتا دوێنێ کە چەپڵم لێ ئێدا ئیتر زۆر کەس خۆشی دەویستە ئێستا کە چەپڵە لێ نادام ئیتر وا تەماشام دەکە وەکو شەیتان تەماشام دەکەم تەماشاکەن کۆنگرە و مەتینگەراییە حیزبیەکان وەک مەراسیمی ئاینی کە بەڕێوە دەچن کولتووری شەهیدبوون مردن لە پێناو دۆزی حیزب وەک بەرزترین پلە نیشان دەدرێت ئەمانە خۆی لە خۆیدا کارەساتەکە دروست دەکەن لە جیاتی ڕەخنەی دیموکراسیانە بەواتای ڕۆژئاوایی بەیعەت بە بڕیارەکانی سەرکردە دەدرێت ئێستا کە ئەوانەی جوێن بە من دەدەن سبەی ئۆجەلان بڵێ خوێڕینە سەرسەرینە نییە بۆی لێ یابتنز هەی شەڕف سزلەر تێگەی ئەڵێن ئەوە تەماشاکەن ئەوە غەڵەت بوو بەڵام کە کەسێکیکە بڵێ نابێ تێگەی ئەو سەرچاوە سەرەکیانەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ جەخت لەسەر پیرۆزبایی حیزب دەکەنەوە بە گشتی لە ژێر ناونیشانی سۆسیۆلۆژیای سیاسی و توێژەرانی سیاسیدا دەبێ ئیتر بیان بینی مەسەن یەک لەوانە من پێشنیارتان بۆ دەکەم تیۆریەکانی ئیمیلیۆ جنتیل بخوێنەوە کە لە ژێرناوی ئاینە سیاسیەکان پۆڵەتیکال ڕەلیجن ئەو پەرتووکە بە زمانی تورکی هەیە وا بزان بە زمانی عەرەبیشەیە کە زۆر گرنگە تکاتان لێ دەکەم ئەو پەرتووکە بخوێنەوە هەرچەندە ئەو پەرتووکە لەسەر بزوتنەوەی سیکولارەکان وەک بەعس نووسرایە لەسەر حیزب الله نووسرایە بەڵام ئەمە تەرجمە دەکرێتەوە بۆ لای ئێمەش هاوڕێیان لەبیر مەکەن
حیزبە کوردیەکان بە پارتی وێچێتی و پەکەکەوە لەکوێ پەروەردەیان وەرگرتووە لە ساڵی هەشتاکاندا دەزانی کە لە ساڵی هەشتاکاندا پەکەکە تازە لەدایک دەبێ و تازە فکری شەڕی چەکداری لە بۆ پەیدا دەبێ زەبرێکی زۆر زۆر گەورەی خواردووە و لە زیندانەکاندا بەرخودانێکی زۆر زۆر گەورەی هەیە کە کاریگەری لەسەر هەستەکانی ئۆجەلان و هاوڕێکانی دەکەن کە لە دۆڵی بیقعدا دەژین لەگەڵ حیزبوڵڵا و لەگەڵ بزوتنەوەی فەتحی فەڵەستینی و لەگەڵ بەعسی سووری لەوێدا بە تەنیا پەکەکە نییە لەوێدا پارتی دیموکراتی کوردستان هەیە یەکێتی هەیە خۆی یەکێتی سووریا دروستی کرد پارتیش لە دوای شکستەکە 1975 با دڵی پارتەکە نێشین بڵێم شکست ئەوانش بەشێکی زۆریان ئەو کاتە دەستنا ژێر سێبەری بزوتنەوەی فەتحی فەڵەستینی چونکە بزوتنەوەی فەتحی فەڵەستینی چەندجاری کە باسم کردو یاسر عەرەفات دەیویست ببێتە چەترێک هەموو بزوتنەوە ناسیۆنالیست هەموو ڕێکخراوە ڕزگاری خوازەکانی جیهان لە دەوروبەری خۆی کۆبکاتەوە ینی زۆر ڕێکخراو هەبووە ڕێکخراوی کۆلۆمبیا مەسەلەن ڕێکخراوەکانی ئەمریکای لاتین ئەمانە سەرکردەکانیان لە ژێردەستی یاسر عەرەفاتدا پەروەردەی بینی و بەڵام لە دەوروبەری یاسر عەرەفاتدا وەکوتم لیوانیش لەو بەری دیکەی بیقعدا حیزبوڵڵاش هەیە لەو بەری دیکەدا بزودنەوە کۆماری ئیسلامی ئێران بە شێوەیەک وجودی هەیە و بەعسی سووری وجودی هەیە و ئەمانە هەر هەمویان بەو کولتورە ئاشنا دەبن لەلایەک بەرخودان و لەلایەکیشدا ئیتر بەو کولتورە بەعسیە ئاشنا دەبن کە بۆم باس کردوونە من چەند جاری دیکەش ئەو باسم کردووە و سەرنجی زۆر کەسانێکی ڕاکێشاوە کاری ئەکادیمی دەکەن تەلەفۆنیان بۆ کردومە وتیانە کاکیوە ئەو شتێک کە تۆ باسی دەکەی زۆر زۆر سانز ڕاکێشە بەڵام بۆ تاوەکو ئێستا هیچ کەسێک باسی لەوە نەکردووە کە کوردەکان تا چ ڕادەیەک کاریگەری لە تێکۆشانیاندا کاریگەری باسی سووریایان لەسرە بەڵام پێویست بە لێکۆڵینەوە ناکە کە لێکۆڵینەوە نەکراوە ئەوە کەم و کورتی من نییە من کەسێکی ئەکادیمی نیم من ڕۆژنامەوانێکم ئانالیزی بابەتەکە دەکەم با ئەکادیمیسیەنەکان بچن لەگەڵ ئەم کەسانە لێکۆڵینەوە بکەن کە ئەو کاتە لەوێ مابوون هاوڕێیان دروشمی بەجیان بە خوێن ئەم تەرەنا ئەی سەرۆک لە دروشمی بێڕۆح بێدام نێودیک یا ئەسەدەوە هاتووە پاشان هەڵاتوەکان ئەو کەسانەی کە لە ناو پەکەکە دادەنیشن کاری سیاسی ناکەم ئەم کاری حیزبی ناکەم دادەنیشن بۆ خۆم ژیانێک دروست دەکەم و پێک دێن پێیان دەڵێن هەڵاتوەکان بە تورکی پێیان دەڵێن قاچانلەر هەڵاتوەکان لە فیلار المتەخەلیف لە هاڕیبی حزبی بەعسی سووریەوە هاتووە کە حزبی بەعسی عراقیش لە سەردەمی شەڕی عراق و ئێران بەکاری دێهێنا هاڕب متەخەلیف فرار من واجبات العسكرية واجبات الوطنية قاچان لەریش لەوێ پێک دێ و ئەو هاڕیبە تەرجمەی تورکی دەکرێتەوە دەبێتە قاچانلەر و تەرجمەی کرمانجی دەکرێتەوە دەبێتە ڕەڤۆک و پاشان ئیتر ئەوانەی کە تەرجمەی سۆرانی دەکرێتەوە دەبێتە هەڵاتوو ئەو هەڵاتوە لە بۆ هەر کەسێک بەکاردێنن کابرا 4-5 بریندار بووە یەک ڕۆژ ئێعترازی نەکردووە لە گولە و لە ئاگر چۆتە ناو ئاگر چۆتە ناو سەنگەری دژمنەکەی تێگەی سینگی خۆی داوەتە بەرگولە بەڵام ڕۆژێک هاتۆتە ئەوڕۆپا ئیتر دانیشتووە بیر و بۆ چوونەکەی گۆڕاوە پێی دەڕێ هەڵاتوو ترسنۆک خوێڕی سەرسەری شەلاتی ئاڵچاغلەر تێگەی ئاڵچاغی نزم ئەمە هەمووی لەو کولتورەوە دێ ئەمە زۆر زۆر گرنگە ئینسان تێی بگە و ئیتر وەکو وتم ئیمیلیۆ جێنتیل لەسەر ئاینە سیاسیەکانیش قسە دەکا مەسەلەن جێنتڵ ئەو مێژونوسە ئیتالیا و پسپۆرەکە لە بواری فاشیزم و ڕژێمە تۆتاریەکان تیۆریەکەی کلیلێکی سەرەکیە بۆ تێگەیشتن لەو بزوتنەوە سیاسیە سیکولارانەی کە لە سەردەمی مۆدێرنەدا جێگای ئاینە نەریتیەکانیان گرتوتەوە یعنی بوونەتە شوێنی تەریقەت و ئیتر ئەم جۆرەشتانە مزگەوت و تەریقەت و تەکیە تێگەی وەکو ئەوەی ئێستاکە وڵات پارێزەکانی حیزبەکان و یانیشداینگری پارتی وێچەتی و پەکەکە
پەکەکە و حیزبی دیموکراتەکان دەیکەن بە هەمان شێوە ڕێک وایان لاتووە بە گوێرەی جێنتیڵ بزوتنەوەی سیکولار لەم قۆناغانەدا دەبێتە ئاینێکی سیاسی یعنی ئەو پێی دەڵێ سەکرۆلازیشن of politics sacralization of politics واتە ئەگەر تەرجمەی کوردی بکەنەوە پیرۆزکردنی سیاست پارت تەنها حیزب بە تەنیا نابێتە ئامرازێکی بەڕێوەبردن بەڵکو دەبێتە ناوەندێکی پیرۆز کە مانای ژیان ڕوون دەکاتەوە یعنی چۆن لەناو ئێمەشدا پێشتر دەیانگوت ئاپێمە ژیانامە بێ سەرۆک ژیان نابێ تەماشاکە لێرەدا دەبین ئەمە لە بۆ بارزانیەکانی شوایە مەسن ئەگە بارزانی نەبووایە هەتا تاڵەبانی هەبوو ئەمە پیاو بووین باش بووین ڕاست بووین هەتا قاسملۆ هەبوو ئێمە هەموو شتێک بووین بەڵام ئێستا قاسملۆ نەما هەموو شتێک ڕۆیشتووە بزانە ئەو تیۆریە باس لەوە دەکات لە بۆ هەندێک داواتان لێ دەکەم ئەو پەرتوکە بخوێننەوە و باس لە حەقیقەتی ڕاها دەکات کە ئایدۆلۆژیا دەبێتە سیستەمێکی باوەڕی دۆگما کە مشتمڕ هەڵ ناگرێت و ڕەخنە و لێپێچینەوە و نیشانەی پرسیار بە هیچ شێوەیەک قبول ناکە و باس لە میسۆلۆژیا دەکەواتە ئەفسانە چیرۆکێکی بەدیهێنان بۆ نمونە ڕەوابوونی عەرەبی بۆ پارتی بەعس ڕەوابوونی کوردایەتی بۆ بارزانی ڕەوابوونی کوردایەتی کورد بۆ پەکەکە بۆ هێزەکانی سووریای دیموکراتی وە بەڵێنی سەردەمی زێڕینی پێ بەردەوام سەردەمی زێڕین دێ ڕاوەستن ئیتر ئێمە ڕۆژ ئاوا دەکەینە نازانم چی باشوور دەکەینە دوبەی ئەمانە هەموو لەوەوە دێن و ئیتر نمایشی سەربازی ڕێزگرتن لە ئاڵای حیزب مارشەکان و ڕۆژانی یادکردنەوە ئەمانە تەماشا دەکەین وەکو نزای جەماعەتە سیکولاریەکان لە مزگەوتەکاندا دەیبینی چۆن لە مزگەوتەکاندا ئایندارەکان تەڕاویح لێ دەدەن ئیتر سیکولارەکانیش بەو شێوەیە تەڕاویحی سیکولارمان لە بۆ لێ ئەدەن وە سەرکردە مەسیح ئاسایە سەرکردە تەنها سیاسیەک نییە بەڵکو کەسایەتێکی بێهەڵا کاریزماتیک و نیمچە خوددایەکە کە ئێرادەی گەلی لە خۆیدا کۆ کردوتەوە بۆیە ئەگەر شعرێکت لەسەر کچی سەرکردە نووسی دەبێت لە ناو زانکۆ بتڕەفێنن دەبێ بێت بەر سواری ئۆتۆبیسێکت کەن دەبێت چەند کیلۆمەترێک دوورت خەنەوە دوو لە ناو دەمت بدەن تۆ بۆ نییە جارێککە قسە بکەیت ویانیش باسی بەرپرسیارێکت کرد کە دزە ئیتر دەبێت لە ناو کۆشەی دایکت بتکوژم و دواییدا دەتمە حەجێک دەکەم بۆ ئەوەی خوا عافوم بکەم ئەوێ کولتووری شەهید بوو چونکە ئەمانە لە پێناو حیزبدا دەمرن شەهید ناوزەت دەکرێن ناوەکانیان لە شوێنە پیرۆزەکاندا دەهێڵرێتەوە و ئەمە کولتورێکی زۆر خراپە تکایە ئەو تیۆریە جێنتیڵ بخوێنەوە و ئەمە تەرجوم بە خۆتان تەرجمەی حیزبە کوردیەکانی بکەن بزانن چۆن ئایدۆلۆژیا لە جیاتی ئاین کار دەکە و پارت وەک کڵێسا و مزگەوت کار دەکە و پەرستنی سەرکردا ئیتر چۆن کار دەکە ئیتر ئەمانە بابەتی زۆر گرنگن وەکو وتم لە ناو هەموو حیزبە کوردیەکاندا ئیتر ئەمانە ئێستاکە وجودیان هەیە بەڵام هەروەکو باسم کرد هاوڕێیان زۆر گرنگە کە ئێمە لە هەڵومەرجێکی زۆر خراپدا دەژین لە هەڵومەرجێکی زۆر ناسکدا دەژین لە ڕۆژ ئاوادا ئیتر کۆمەڵێک دەستکەوتی زۆر گرنگ هەنە مەسەلەن من تەعینکردنی سیپان هەموو بە شتێکی بچووک نابینم ئەتۆ لە ڕێگای سیپان هەموو دەتوانی بپەڕێەوەنەوە هەموو سووریا بەڵام دەبێت کولتورێکی نوێ لەگەڵ خۆت ببیت نەک ئەو کولتورەی شاخ و بەرخۆدان و شەهید و ئاڵا و سەرکردە و ئەوانە لەگەڵ خۆت ببیت وەکو قوز و قورت دەرخواردنی عەرەبی بدە یەک شەقەتەی هەڵدەدا دەرد دەکا چۆن لە دێرە زوور دەری کردی لەوێش دەرد دەکا دورزیەکانیش دەرد دەکەن عەلەویەکانیش دەرد دەکەن نەوەکو کولتوری تاڵەبانی و بارزانی ببێ ئەوێ دەبێ ئەزمون وەربگری کولتورێکی نوێ دروست بکەیت ئەمە زۆر گرنگە و بەڕاستی ئەگەر دەتانەوێ هاوڕێیان ئەگەر دەتانەوێ هەندێک نرخی ساڵح موسلیم بزانن نرخی بگرن یادەوەریەکانی بە زیندویی بهێڵنەوە دەبێ بیرکردنەوەکانتان بگۆڕن
لەو بارەوە زۆر گرنگە زۆر گرنگە تکا دەکەم ئەو بابەتە شێر بکەن ئەو بابەتە بە تایبەت لە بۆ دۆست و هاوڕێیەکانتان بنێرن و کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو ئابۆنە بکەن. با بزانم پرسیارێک هەیە. بەڵێ کاک شێخ وەسانی ئیبراهیم حوسێن سوپاس دەکەم بۆ پرسیارەکانت. کاک شێخ وەسانی بەڵێ هێزی دژبەیەک نازانم بەڵام هێزی جیاواز هەنە، دوو هێزی ئەمنیمان هەنە، یعنی هێزی هەواڵگیریمان هەیە، هەواڵگیری سەربازیمان هەیە کە ئەمانەن ئەو کوڕیان کوشتووە و ماڵی ئەو کوڕیان ئاگر تێبەرداوە، چادرەکەیان ئاگر تێبەرداوە و هەواڵگیری سیڤیلیشمان هەیە. من ئەوەی دەبینم هەواڵگیری سڤیل هەواڵگیریەکی مولائیمە و لە ژێر هەندێک لە ژێر پەروەردەی هێزە تەحالوفەکانی بینیوە نەرمن، بە تەنیا ئامانجیان بەکارهێنانی سۆفت پاوەرە، هێزی نەرمە و ئەمانە زیاتر ئامانجیان کۆکردنەوەی هەواڵە، زانیاریە، بەشی ئاکسیۆنیان نییە، کەمە. بەڵام ئەو هەواڵگیریە کە لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیکدا هەیە کە بەداخەوە ژنەکان لە ناودانا و من بۆیە بەردەوام چەندین نامەم لە بۆ پەکێکە ناردووە. کاکە دەبێ چارەسەریەک لە بۆ چەمکی فێمینیزمی عسکەری بدۆزنەوە. فێمینیزمی عسکەری لە فێمینیزمی پیاوسالەری زۆر لە تۆتالیتەری پیاوسالەری زۆر ترسناکترە و ئەوانەی ئەو کوڕیان کوشتووە بەشێکی زۆریان کچ، ئەوانەی ماڵەکانیان سوتاندووە کچ، ئەوانەی بردوویانە کچ، ئەوانەی ئەشکەنجیان داوە بەشێکیان کچ، هەمیان نا. ئەو دوو هێزە بەو شێوەیە ئیتر دوو ئایدیای جیاوازیان هەنە، دوو بچوونی جیاوازیان هەنە. چۆن نازانم کاک شێخ وەسانی ئێمە دەبێ ئەوە بەڕای من دەبێ هەندێک بە ئەخلاقیانە بە مۆڕاڵانە باز بکەین، یعنی ئەمە بە تەنیا لەناو پەکەنیە، لەناو یەکێتیدا هەمانە. ئایا ئەوەی کاوە گەرمیانی کوشت پرسیاری لە هێزی هەواڵگیری یەکێتی کرد، دانیشتنیان کرد، گوتیان ئەمە چەند لە بەرژەوەندی یەکێتیدای ئەم کارە بکەین، هیچ بەرژەوەندیەکی لە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و لە بۆ سلێمانی و لە بۆ کوردستان هەیە یان نا؟ پرسیارێکی وایان کرد نەخێر نیان کرد. ئایا ئەوانەی سەردەشتیان کوشت هیچ حیسابێکی وایان کرد؟ تێگەی ویانیش ئەمانەی خەڵکی بادینانیان زیندانی کرد، هەتا وەکوستە بەشیان لە زیندان دانا، هیچ لێکۆڕینەوەیکی وایان کرد. کاکە ئێمە کاری هەواڵگیری کارێکی استراتیژیە، هەواڵگیری کارێکی زۆر استراتیژیە. کاک شێخ وەسانی لە سەردەمی داعشدا کۆمەڵێک گەنج لێرە کۆبوونەوە، گوتی بەمیان گوتیان کاکیوە تۆ زمانەکە زۆر باشە، لەگەڵمان وەرە بمان بە دایرە ئیستیخبارات. کوڕە کاکە پیاوی چاک بن چ دەکەن؟ وەڵا ئێمە دەمانەوێ ببینە جاسوسی بەلجیکا، لە بۆ چ لە دژی داعش ڕێکخراوە ئیسلامیەکەن. گوتم کاکە ئاخر بەلجیکا قبوڵتان ناکە، چ دەڵێ بەلجیکا؟ ئەتووەرە لەگەڵمان. زۆریان تەگاو کرد بەڕاستی. من ئیمەیلێکم لە بۆ دەستگای ئیستیخباراتی نارد کە پێی دەگوترێ ڤایلی هایست دینست. پێشتر ئەو ڤایلی هایست دینستە منی بە تیرۆریست ناوزەت کرد بوو. 10 ساڵ ڕەگەزنامەی بەلجیکیان درنگ پێدا، گوتیان ئەتۆ لەگە ڕێکخراوێک ئیشت کردووە، لە تەلەڤیزیۆندا ئیشت کردووە، کادرێکی باڵا بووی، فلتەر بووی لە نێوان کادرەکان و سەرکردایەتیەکاندا، ئەو ڕێکخراوە لە لیستی تیرۆری یەکێتی ئەوروپادایە، ئەتۆ کەسێکی مەترسیداری. من چوومە لای حاکم، چونکە لە بەلجیکا حاکم بەڕاستی حاکمە، حاکم تەنازول، یعنی تەنازول لە بۆ پاشا و ماشا و سەرکردە و بنکردە و شتیوە ناکە، شەهید و نازانم چی بەرخۆدانم کردووە و قسەی قۆڕ نایکە. تێگەی حاکم لە بەرچاوی من مدعی عامی ڕەزیل و ڕیسوا کرد. محامیەکەم دوایی پێیوتم، گوتی هیوە ئەوە جاری یەکەمە لە مێژووی کاری خۆمدا دەبینم کە حاکم لە بەرچاوی تۆ، لە بەرچاوی ئەتۆ، یعنی کە تاوانبار کراوی لەگەڵ مدعی عام بە شەڕ بێ. بەڵام حاکم بەڕاستی بە شەڕ بە مدعی عامی گوت، یعنی تەواو ئەندامی ڕێکخراوێک بوو، بەڵام ئەو کوڕە بەخۆی چی کردووە؟ چ تاوانێکتان لەسەریە؟
کەسی بەگرتن داوە کەسی بە کوشتن داوە پارەی بە زۆر لە خەڵک ستاندەوە ئەشکەنجەی لە خەڵک کردو هیچتان لەسەری هەیە ئەو کوڕە زمانی خوێندووە ئەو کوڕە ئێستا کە دەچێتە زانکۆ ئیتر ئەویان نەکرد حاکم ئیتر یەکسەر چەکوچەکەی لێدا و گوتی ئەو کوڕە دەبێت ئێستا ڕەگەزنامەی بەلجیکی پێ بدرێ هیچ کێشەیەکیش نییە ئیتر ڕەگەزنامیان پێدا کە چوومە لای ڤای HSD یعنی ئیستخباراتی بەلجیکی ئیتر سەرەتا داوای ناسنامەی لە من کرد پاشە ناسنامەی ئەوانە لەگەڵم داون 6 کەس بوون ناسنامەی هەمیانی وەرگرت هەمێن لە کۆمپیوتەرەکەدا نووسی و بەمنی گوتی ئەتوش کۆنە تێرۆریست بووانە لایمە گوتم بەڵێ لای ئێوە کۆنە تێرۆریستم ئێستا کەش دۆسیاکەم لە کۆمپیوتەری تۆدایە هیچ کێشە نییە بەڵام زانیتان کە من چێم گوتی فەرمو لە بۆچیاتی گوتم وڵی من لەگەڵ ئەو برادران دانیم بەڵام هاتوومە تەرجمانیان بکەم گوتی فەرمونون گوتم ئەوانە دەیانەیە ببنە جاسووس یعنی لەگەڵ هەوڵ لە بەشی هەواڵگیری کارتان بۆ بکەن لە بۆ دژایەتیکردنی داعش ئەگوتی چ دەکراوانە چیان پێ دەکرێت داعش لە سووریایە لە عراق گوتم ئەڵێن ئەچینە مزگەوتەکان جاسووسی دەکەشتیوە پرسیارەکەیان زۆر زۆر تۆڕە بوو گوتی کاکە کاری هەواڵگیری ئەمە نییە کاری هەواڵگیری ئەوەیە پێش هەموو شتێک چ شتێک لە بەرژەوەندی ئاسایشی نەتەوەیی بەلجیکادایە ئەتۆ لەو بارەوە دەتوانێت چیم بۆ بکەیت ئەتۆ فێری زمان نەبووی ئەتۆ چی تەرجمان لەگە خوێناوە تەماشای ئەوانی کرد گوتی هێشتا ئێوە بڕۆن سەرەتا پەروەردە ببینن هەندێک فێر بن دووسێ پەرتو بخوێنەوە ئینجا وەرنەوە لام و ئەو کاتیش قبولتان ناکەم ئێمە کەس بە جاسووس وەرناگرین ئێمە جاسووسمان نییە ئێمە هەواڵگیریمان هەیە هەواڵگیریش بابەتێک استراتیژی زۆر زۆر دوور و قۆڵە چ شتێک لە بەرژەوەندی نەتەوەیی ئێمەدایە و چ شتێک زیان دەگەێنێ ئەو کارانەی کاک شێخ وەسانیە ئەو کارانەی کە سەردەش عوسمان کاوە گەرمیانی ئەو عەلاءەددینە کە کراون ئەمانە کامیان لە بەرژەوەندی گەلی کوردستانن هیچ کامیشان لە بەرژەوەندی گەلی کوردستانی کەواتە کورد هەواڵگیری نییە کورد چەتەی هەیە ڕێگری هەیە نەزانی هەیە و ئەو نەزانە بەشێک لە بۆ مقدسکردنی سەرۆک و بنەماڵە و حیزب و کولتووری شەهید و کولتووری بەرخۆدان دەگەڕێتەوە کولتووری بەرخۆدان دەکرێت ببێتە کولتورێکی فاشیست حیزب الله چەند ڕۆژنامەنووسی لە لوبنان کوشتن بۆ لەبەر ئەوەی لەگەڵ ئەوەدانە حیزب الله لە دژی ئیسرائیل شەڕ بکات تەواو حیزب الله شەڕ دەکات لە دژی ئیسرائیل بەڵێ بەرگری دەکات ڕاستە جگە لە حیزب الله هیچ کەسێک لە لوبنان بەرگری ناکات لە دژی ئیسرائیل ئەمیان ڕاستیەکە بەڵام هەر حیزب الله شتێ کێشە دروستەکە لە بۆ لوبنان هەر حیزب الله شتێ نایگە لوبنان بەبێ بەدەوڵەت هەر حیزب الله نییە دزی دەکات هەر حیزب الله نییە سەروەری لوبنان دەدزی وەکو پاسدارەکانی ئێرانی وەکو حەشدی شعبی وەکو پێشمەرەکانی کوردایەتی ئەمە زۆر زۆر گرنگە دەبێت ئەو بابەتانە هەمیان لەو چوارچێوەیەدا شڕۆڤە بکرێن هەڵبسەنگێن گەێنرێن بەڵام چی دەکەی لەگەڵ عەقلیەتی حیزبی بەڵێ سوپاستانەکەم کابزانم پرسیارێکتان هەیە هاوڕێیان تکایە ئەمانەی پرسیاریان نووسیوە دووبارەی بکەنەوە بەڵێ سوپاس بۆ ڕاستکردنەوە بەڵێ من بەهاڵە نووسیم کاک دیار سوپاس دەکەم ئاسایشی سڤیل نازانم لە ژێر سەرپەرشتی کێدایە بەڵام دەزانم کە لە ژێر دەستی هاوپەیمانان پەروەردەیان بینیوە زمان کولتور ئەم شتانە تێگەشتونە زیاتر بە مەسەلەی تیرۆر و داعشەوە خۆیان خەریک دەکەن ئەوەی لە ناو هێزە عەسکەریەکاندا دیارە جوانانی شۆڕژگێر هەندێک لە ناویاندا دەستیان هەیەوە جوانانی شۆڕژگێر وەکو لایەنگرە حیزبیەکانی سەر فێسبووک ئیتر عاتیفەی حیزبیان هەیە وەڵای نازانم قسەکانیان تا چەند ڕاستە بەڵام بێگومان یعنی خەڵکی پشت پەردە هەیە لە ڕۆژ ئاوادا کاکە هیوادارم ئەمانە هەمیان چارەسەر بکرێن و ئەگەر ئەو پرۆسی دیالۆگی ئیمرانی بە تەواوەتی سەر بگرێ بەشێکی لەمە چارەسەر دەبێ یعنی ئەو کەسانەی کە خەڵکی بەشەکانی دیکەی کوردستانن لەوێدا کار دەکەن بەڵام ئەوە بەتەنیان نییە چونکە وەکوتم ئەمانەی عەلاءەددینیان کوشت هەمیان خەڵکی ڕۆژئاوان بەشی زۆریە و
ئەمانە هەمان کولتووری حیزبیان هەیە، هەمان کولتووری بەرخۆدانیان هەیە و ئیتر دەبێ چارەسەرێکی دیکەی بۆ بدۆزرێتەوە و دەبێ ڕۆژئاوا بەڕاستی ببێتە موەسسەسە ئەو هەواگیریە عەسکەریە بەڕای من نەمێنێ باشترە مادەم ئیتر ئیتیفاقتان کردووە، مادەم لەگەڵ ئەحمەد شەڕع ئیتیفاقتان کردووە، لەگەڵ ئەنە کەسە ئیتیفاقتان کردووە، کەسێکی کە سەر بە ئەنە کەسێ بۆ دەبێ بکوژرێ، بۆ دەبێ وها تیرۆر بکرێ، ئەوە بابەتێکی زۆر زۆر گرنگە. ڕخنێ هاوڕێیان ڕخنەیەک پێشنیە پرسیارێکتان هەیە من لایفەکە جێدێم. لێش تەڕەکەت حیزب کاکە حیزب شتێک نییە کە هەتا دوایی من بیپەرستم، من کاری خۆم لە ڕێگەی حیزبێکەوە کردووە. حیزب وەسیلەیەک بووە بۆ من گەنج بووم، باوەڕم بە سربەخۆی کوردستان هەبوو و ئێستا کەش پێم وایە سربەخۆی چەند ڕێگایەکیە، یەک لەو ڕێگایانە قوربانیدانە، شەهید بوونە، ئیتر چووم قوربانیمدا چەند جاڵ بریندار بووم، یەک ڕۆژیش لە شەڕدا نەترسام و لە سەختترین شوێندا لە ماوم تێگەی ئیتر هەرچی لە دەستم هات کردم، کەم و کورتی زۆر گەورەشم هەبوو و ئیتر دوایی تەماشام کرد ئەوەی من لی تێگەیشتومە حیزب ماوەیەک دەبێتە دۆگما، دەبێتە ئاین و ئەمە وای کرد کە ببینم حیزب لەگەڵ مافەکانی مرۆڤ لەگەڵ دنیای مۆدێرندا ناگونجێ. یەک لەو ناکۆچیانەی کە لێم تەقیەوە نامەوێت لێرە ئەباسی بکەم مەسەرەی مافی مرۆڤ بوو. ئەو کاتە 2006-2007 ئەو هاوڕیانەی کە من لە نزیکەوە دەناسن هەمویان شارەزان، هەمویان دەزانن کە لەسەر مەسەلەیەکی مافی مرۆڤ لە 2000 تەقیەوە، بەڵام ئەگەر بڵێن بەتەنیا ئەمە بوو نەخیر، بەتەنیا ئەمە نەبوو، کۆمەڵێک ناکۆچی هەبوون، کۆمەڵێک ململانێ هەبوون و کۆمەڵی گۆڕانکاری لە هێزری مندا هەبوو. ئەمانە وایان کرد کە من ناتوانم حیزب بگۆڕم، ئەو توانایە نییە و ئەمە کارێکی زۆر زۆر سەختە، بەڵام ناشم هەوێ بەشێک بم لێی ئیتر کەوتمە ناو ململانێ و بوومە قوربانی ئەو ململانەیە و لە بۆ ئەوەی بە تەواوەتی تێیدا نەچمیتر وازم لە کاری حیزبی هێنا و ئێستاکەش ئەوە 20 ساڵە شەو ڕۆژ غوسل لە خۆم دەردەخەم، غوسلی حیزبایەتی، غوسلی ئایدۆلۆژیا لە خۆم دەردەخەم لە بۆ ئەو کەم و کورتیانەی کە هەم بووە. بەڵام هەتاوەکو ئێستاش لە دنیای سیاسەتدا هیچ شتێک بەبێ ڕێکخرا و بەبێ حیزب ناکرێ، یعنی بەبێ بەرخۆدانیش ناکرێ، بەبێ کاری سیاسیش ناکرێ، لە بۆ هەندێک دەبێ ئیتر مرۆڤ هەتاوەکو لە دەستی بێ ئەگەر تواناتان هەبوو هەردووکان بەیەکەوە بکەن. مەسەلەن زۆر کەس هاتووە گوتیانە ئەتۆ لەسەر چی دانیشتووی، ئێمەش دەمانەوێت دابنیشین فلان فلان، نەسیحەتم کردوونە کە واز لە کاری حیزبی نەهێنن، من نەمتوانی بیگۆڕم، من نەمتوانی چارەسەری بکەم چونکە بەخۆم کێشە بووم، وازم لێ هێنا. ئێوە هەوڵ بدەن بە خۆتان هەم لەناو حیزبەکەدا بمێنن، هەمیش بتوان ئەو حیزبە بگۆڕن، دەنگێک بن. من نەمتوانی سوود لە من وەربگرم، من بۆ نەمتوانی و ئێوە هیوادارم بتوانن. لە بۆ هەندێک هەتاوەکو ئێستا من بە پارتێک ناڵێم واز لە پارتی بینە، بە یەکێتیەک ناڵێم واز لە یەکێتی بینە، بە پەکەکە قەت ناڵێم واز لە پەکە بینە. هانی ئەدەم لە ناویدا بمینێتەوە، بەڵام هانیشی نادەم ببێتە دەروێش، هانیشی نادەم بچێتە تەکیە دروست بکە، تەڕاویح هەن لێ بدە. ئەوە هەڵوێستی منە. زۆر زۆر سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون، ببورن بابەتەکە تۆزێک درێژی کرد. هیوادارم شێر بکەن، هیوادارم سوبسکرایب بکەن و لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و هیوادارم ئەو بابەتە سوودی هەبوو بێ. زۆر زۆر سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا کاتی خۆتان تەرخان کرد لەگەڵ مندا ماون. زۆر زۆر سوپاس، کاتێکی خۆش.